سڵاو بەڕێزان، من سام ئەحمەدم. ئەمڕۆ پێداچوونەوەیەک دەکەم بۆ شانۆی دواڕۆژەکانی بابلۆ و باس لە چەند خاڵێک دەکەم کە وایان کرد ئەو شانۆیە ببێت بە جۆرێک لە شاکار لە مێژووی هونەری کوردی، نەک تەنها لە بابەتی شانۆدا بەڵکو لە هونەری کوردی بەگشتی. ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان تا ئێستا ئاگداری شانۆکەنیت و نازانی شانۆکە باس لە چی دەکات و چەندە ناسراوە، شانۆکە باس لە کارکتەرێک دەکات بە ناوی بابلۆ کە پێشتر هونەرمەند بووە، ئێستا بووە بە جۆرێک لە بازرگان و بەهۆی بازرگانیەکەیەوە و بەهۆی دەتوان بڵێم پارەپەرستیەکەیەوە هونەرەکەی لەبیر چووە. جا ئەو کارکتەرە لە دواڕۆژەکانی ژیانی چەند ڕووداوێکی بەسەردادێک کە لە شانۆکە باسی دەکات. جا لەبەر ئەوەی نەبێت بە جۆرێک لە سپۆیل و زیاتر ڕووداوەکانتان بۆ وەک بڵێن ڕوون نەبێتەوە، چێژەکەی کەم نەبێتەوە، خۆتان بچن بیبینن شانۆکە زیاتر لە ڕووداوەکانی تێگەن، زیاتر لە چێژەکەی هەست پێ دەکەن. جا باز زیاتر باس لە خودی شانۆکە نەکەم، یەکە بە یەکەی ئەو خاڵانە باز بکەم کە بۆ شانۆکە بەلای من و بەلای بینەرانەوە سەرسامکەر بوو و وای کرد کە ئەو شانۆیە ئەوەندە بناسرێت و ئەوەندە ناوبانگ دەربکات. یەکەم خاڵ کە پێم وایە خاڵێکی هەرە تۆم لەم جەوهەری و هەرە باش بوو لەبارەی شانۆکە، سیناریۆیەکی وەرجێدرا بوو، سیناریۆیە کە لە شانۆیەکی پێم وابێ سەرەتا فەڕەنسیە، دواتر لە برۆدۆی بە ئینگلیزی نمایش کراوە، لەوێ وەرگیراوە و کراوە بە کوردی. زۆرێکتان لەوانەیە کە ئەو قسەی دەکەم ئەمە بە هەڵە یاخود بە خاڵێکی لاواز بزان لەبارەی شانۆکە لەبەرەوەی بڵێن خۆمان چیرۆکمان بۆ نایەت و ئەوانە، بەڵام من لە مێژە گوتومە کورد تا ئێستا نەیتوانێت لە بابەتی چیرۆک نووسیندا ئەوەندە بەهێز و بەتوانا بێت کە جۆرێک لە سیناریۆی دەتوان بڵێم تا ئاستێک مێژووی بنووسیان، تا ئاستێک جیاواز و گۆڕاو بنووسێت. بۆیە پێم وایە ئەو قسەیە زۆر باش دەگونجێ، بەگشتیش نەک تەنها لەگەڵ کورد بەعام لەگەر بابەت هونەریەکان زۆر باش دەگونجێت کە دەڵێن هونەرمەندە باشەکان بە خۆیان داهێنان دەکەن، بەڵام هونەرمەندە زۆر نایابەکان دەچن هونەری ئەوانەتر دەجن و گۆڕانکاری پێ دەکەن. پێم وایە ئەمە شتێکی زۆر جوان بوو کە شانۆی دواڕۆژەکانی بابلۆ کردبووی. چوو بوون شانۆ ئەسلیەکەیان هێنا بوو کە پێم وایە خۆی فەڕەنسیە دواتر کراوە بە ئینگلیزی، هێنا بوویان ئەو شانۆیان ڕێک لەگەڵ کورد گونجاندە بوو، لەلایەک کۆمیدیان لەگەڵ تێکەڵاو کرد کە پێم وایە لە فەڕەنسیەکە نییە، لەلایەشتر کارکتەر و شتەکانیان کرد بووە کورد و هەندێک لە ڕووداوەکانیان گۆڕی بوو، بتوانڵێن بەشیش هەر زۆری ڕووداوەکانیان گۆڕی بوو، کارکتەرەکان کورد بوون، لۆکیشنەکان کورد بوون. ئەو ڕووداوانێک کە ڕوویان داوە تایبەت هەندێک ڕووداوی گشتی زیاتر ئەوانە بوو کە پەیوەست بوون بە کوردستانەوە، یعنی بەگشتی چوو بوون هەمان چیرۆکیان هینا بوو، هەمان مەبەست و هەمان ئامانجی چیرۆکان هیناوە، بەڵام تێکەڵیان کردبوو لەگەڵ جۆرێک لە کوردەواری و جۆرێک لە بابەتی کە لەگەڵ کورد بگونجێ. ئەمە بۆ گرینگە لەبەر ئەوەی تۆ لە حاڵەتێک کە دەچی چیرۆکێک دەهێنی، ڤیژنێک و ئامانجێکت لە پێش چاو دیارە، بەرچاونێکت هەیە کە دەتەوێت بە چ ئامانجێک بگەیت، دەتەوێت چ چیرۆکێک، دەتەوێت چ پەیامێک بگەینی، بەڵام لە هەمان کاتدا زۆر جوان لەگەڵ کورد دەیگونجێنی کە جیاوازە لەوەی کە لە فەڕەنسا کراوە، جیاوازە لەوەی لە ئەمریکاش کراوە، جیاوازە لە هەر بابەتێک لە هەر لۆکیشنێشتر زۆر جوان لەگەڵی خۆت دەگونجێنی، کارکتەری کوردی لەگەڵ تێکەڵ دەکەی، بەڵام لە هەمان کاتدا ئامانجە سەرچیەکەت ڕوونە و یەک ئامانجە و یەک مەبەستی توانڵێم کۆتاییشت هەیە. جامە تەکنیکێک خۆی لە هونەر و لە ئەدەبدا زۆر بەکاردێت، ئەویش theory of adaptation یاخود بیردۆزی گۆڕین و وەرجێڕانی چیرۆکە لە زمانێکەوە بۆ زمانێشتر. ئەمە بیردۆزێکی زۆر دەتوان بڵێم بەناوبانگە، زۆرێک لە هونەرمەند و زۆرێک لە کەسایەتی ناسراوەکان، سیناریستەکان ئەوانە بەکاری دێنن و زۆری سەرکەوتوو بوون. زۆر جاریش چیرۆکە وەرجێدراوەکان زۆر بەهێزترن لە چیرۆشکە ئەسلیەکە. پێم وایە دواڕۆژەکانی بابلۆش ئەگەر لە ئەسلیەکەش بەهێزتر نەبوو بێت، ڕێک لە ئاستی ئەودایە و بەڕاستی شتێک بوو کە دەتوانم بڵێم لە ڕووی theory of adaptationەوە هەموو یاساکانی ئەو بابەتەی جێبەجێ کردبوو. خاڵی دووەم مۆسیقای تایبەتی شانۆکە و گۆرانیەکانیش. پێم وایە ئەوانەی بچن شانۆکە ببینن، ئەو گۆرانیان تا ماوەیەکی زۆر لە مێشدا دەرناچێت. بوونی جۆرێک لە مۆسیقا، بوونی جۆرێک لە لایڤ میوزیک لە ناو شانۆکە شتێکی نوێ بوو پێم وابێت لە شانۆی کوردی و تەنانەت لە سینەما کوردیش کەم بیراوە ئەوە بە شێوازێکی جوان بکرێ، بە تایبەتیش ئەوەی کە لە شانۆ دەکرێت شێوازی لایڤە. دەبین لە هەندێک شوێن
ئەوانەی کە مۆسیقاکەیان دەژنی مۆسیقاکە ڕێک لەگەڵ چیرۆکە دەگونجا لە شوێنێک ڕووداوێکی ناخۆش بەسەر کارکتەرە سەرچەکە دێت یەک دوو جار مۆسیقاکە جۆرێک لە کۆمێدیا دەژەنێت یەکسەر کارکتەرە سەرچێکە پێی دەڵێ باشە تێگەیشتین شتێکە خەتەرە ئەوێ هەم کۆمێدیای پێدا هەمووی جوانی بە چیرۆکەدا خاڵێشتر لەبارەی هەر مۆسیقاوە بەڵام گۆرانیەکان گۆرانە لایڤەکان ببینیم دێتەوە کە لە شانۆکە هاتینەوە لەگەڵ برادرێک ناو سیارە باسی ئەومان دەکە کە شانۆکە چەند شتی گرنگ و ئەوانە تێدا بوو چەند شتی گەورەی تێدا بوو یەکێک لە خاڵەکان کە ئەو برادرم باسی گوتی ئەستەمە مستەحیلە هەر گۆرانی بێژێشتر بتوانێت بچێتە سەر ستێج هەموو ڕۆژێک گۆرانێک دووبارە بکاتەوە و ئاوا بە شێوازێکی جوان بە لایڤ ئەنجام بدات لەلایەک دەنگێکی خۆش لەلایەک مانەوە لەسەر گۆرانیەکە سەرباری ئەوەی هەموو ڕۆژێک دووبارە دەکەیتەوە لەلایەک گۆڕینی تۆنەکان جا خۆی ڕێشان یەک دوو گۆرانی دەڵێ زۆر گەورن بەڵام ئەوەی کچەکە پێم وایە هی ئەو بە دەرەجی یەکەم زۆر نایابوو یعنی ئەو تۆنێک کە لەگەڵی دەگونجا هەندێک شوێن ئاستی بەرز بوو هەندێک شوێن نزم بوو هەندێک شوێن پێویستی بەوە بکە حەزین و خەمبارکرد دیار بێ هەندێک شوێن بە ئاکسەوە بە حەماسەت بوو یعنی ئەوەی ئەو کردی شتێکی زۆر نوێ بوو جا زۆر ئەستەمە بڕۆ گۆرانی بێژە پرۆفشناڵەکان بینە بتوان ئەو بکەن چ جای ئەو من خۆم پێش ئەوەی کە لەو شانۆی ببینم نەمناسی بوو پێم وایە زۆر کەمیش ناسراوە لەوانەیە زۆربەی ئەوانەیە کە چونە شانۆکە بە هەمان شێوە ئەویان پێشتر نەناسی بێ لەلایەک تەمەنی بچووک بوو کەسایەتیش ناسراو نەبوو وەگوتم یعنی هەموو ئەمانە ئەوەی کە لە شانۆکەش دەربینی شتێکە کە گۆرانی بێژە پرۆفشناڵە جیهانیەکان کەم وایە بتوان بە شێوازی لایڤ ئەوە بیکەن جا وەک باسم کرد خۆی ئەو کچە من تازە ناسی بووم یەکەم جار بوو بیبینم ئەمەش دەمانێتە سەر خاڵی سێم کە گشت ئەکتەرەکانن کە ئەکتەری نوێن جگە لە ڕێشان و یەک دوو کارکتەری تر کە پێم وایە پێشتر دەتوان بڵێم جۆرێک لە ئەکتینگ ئەوان هەبووە ئەوان تر هەمویان نوێ بوون ئەمەش دەمانێتە سەر خاڵێک کە زۆر جار لە ڕیڤی بەتابەت ڕیڤی فیلمە کوردیەکان باسم کردووە ئەویش هێنانی ئەکتەر و کارکتەری نوێ زۆر جار باسم کردووە کە فیلمە کوردیەکان یەک مشکلی زۆر گەورەیان هەیە لەگەڵ ئەکتەرەکان ئەویش کە ناچن ئەکتەری نوێ بێن ئەکتەری تازە بێنن دەچن ئەکتەری وا دێنن کە ئەزمموی هەیە ئەکتەرێکە کە پێشتر ناسراوە بەڵام مەرجنی هەموو ئەکتەرێک کە پێشتر ناسراوە مەرجنی هەموو ئەکتەرێکیان هەموو هونەرمەندێک کە پێشتر لە فیلمێک باش بووە ئەو کارکتەری لەگەڵ بگونجێ زۆر دەبینی ومانە ئەکتەرێک لە کارکتەرێک زۆر جوان هاتووە فیلمەشتر هیچ لێ نەهاتووە ئەوە لە شخصیاتی ئەو هونەرمەندە نادات نەخێر بەڵام هی ئەو نییە ئەو ڕۆڵە هی ئەو کەسایەتی ئەو کارکتەرە نییە لە بەرامبەرشدا کە تۆ کەسانی نوێ دێنی ئەوەندە متمانە بەخۆبوون ئەوەندە هەوڵیان هەیە یان ئەوەندە محاولە دەکەن کە وا بکەن شتێکی جوان بگەین زۆر دەر ئەوانەیە کە ئەزمون و شتیوان زۆر هەیە یان زۆر جار دەبینی لە بابەت هونەریەکان زۆر ناسراون ئەوەندە هەوڵی خۆیان نادەن لەبەر ئەوەی تەواو نازنا و ناوبانجی خۆیان پەیدا کردووە بەڵام کە تۆ کەسانی نوێ دێنی هەوڵی باش دەدەن هەوڵ دەدەن کە شتێکی نوێ و جیاواز پێشکەش بکەن جابوویە پێم وابێ لەم شانۆیش ئەمە ببوو بە فاکتەرێک و هۆکارێکی زۆر گەورە کەوا بکە شانۆکە سەرکەوتوو بێت ئەویش کۆنسیستنسی بەردەوامبوونی ئەکتەرەکان یاخود جدیبوونی ئەکتەرەکان لە ڕۆڵەکانیان بە هۆکاری ئەوەی کە حەزێک و خولیایەکیان هەیە کە دەربکەون حەزیان هەیە کە بتوان لە ڕێ ئەو ئەکتینگە بیگەینن لە هەمان کاتیشدا ئەوان ئەکتەری وان کە لێیان دات و سیناریۆکە وەک ئەوە بوو کە بۆ ئەوان دروستکرا بێت چ لە ڕێشان کە خۆی کارکتەری سەرەکی بوو تا بەسیترین کارکتەریش کە ئەگەر بڵێم لەوانە یەک دوو دەرکەوتنی هەبێت هەر هەمویان دەتگوت ڕۆڵەکە تایبەت بۆ ئەوان دروستکراوە ئەمەش دەمان هێتە سەر خاڵیشتر بابەتی دەرهێنان و ڕێکخستنی شانۆکەیە طبعا لە ڕووی دەرهێنانەوە زۆر بابەتان کە باسییان بکەین یەکەم شت لەوانە ڕێکخستنی ستێجەکە کە بەڕاستی شتێکی زۆر جوان بوو شتێکی زۆر عەبقەریانە بوو هەرچەندە تەنها ژوورێک بوو بەڵام کە تۆ بتوانی بەبێ ئەوەی ستێجەکەت بگۆڕێت و پێویست کا لۆکیشنی زۆر بگۆڕیت بتوانی هەمووی لە ناوی یەک شوێن کۆ بکەیتەوە بەبێ ئەوەی کێشە لە چیرۆکە دروست بکات بەبێ ئەوەی کێشە لە خودی ڕووداوەکان دروست بکات بە پێچەوانەوە هەموو ڕووداوەکان توان بڵێم کەوتبوونە ناو ماڵی ئەو کابرایە بۆیە زۆر جوان لۆکیشنەکە دەگونجا لەلایەشتر ڕووناچی بە هەمان شێوە کە زۆر جوان هەندێک شوێن تاریک دەبوو هەندێک شوێن ڕووناک دەبوو بە پێی پێویستی ڕووناچیەکە گونجاندنی جلوبەرگ و کەلەر و تەنانەت شێوازی قژ و ئەوانە بە هەمان شێوە زۆر باش بوو ینی تەنانەت جلوبەرگەکانی هەندێک ئەوانەی کە خزمەتکار بوون جلوبەرگی جیاوازیان هەبوو بابلۆ خۆ جلوبەرگی جیاواز بوو ینی هەموو ئەو جلوبەرگانەش دەوری زۆریان هەبوو لە بابەتی دەرهێنان کە وا بکەن شانۆکە سەرسامی پێوە دیار بێت و وا بکە کە
تۆ هەر بەردەوام بی لە چێژبینی لە شانۆکە و حەز نەکەی کە شانۆکە وەک بڵێن ببڕێتەوە یان سارد و سەر دەربکەوێت. لایەشتر هەڵبژاردننی ئەکتەرەکان وەک باسم کرد کە ئەکتەری نوێ بوون ئەوەش دەگرێتەوە سەر دەرهێنەر کە ئەوەی کە خۆی خستۆتە بە ڕیسکێک و چووە ئەکتەری نوێی هێناوە وە ئەوەش کە بەجددی هەز دەکەم تاکە بەرهەمێکی هونەریە کە هەوڵێکی یەکجار زۆر لەگەڵ درراوە پێم وایە لەوانەیە بە ساڵ خەریکی ڕۆژجێڕان بوو بنیان بە ساڵ خەریکی ڕێهێڵساڵ و خۆڕاهێنان بووبن لەسەر ئەو شانۆیە. لایەشتر تێکەڵکردنی کۆمێدیا و تراژیدیا وەک باسم کرد چیرۆکەکە خۆی لە چیرۆکێکی تا ئاستێکی زۆر تراژیدی وەرگیراوە چیرۆکە زیاتر دراما و تراژیدیە بەڵام ئەوان چوو بنچیان کردهبوو کۆمێدیایەکی زۆریان تێکەڵ کردهبوو. تۆ لەلایەک بچیت چیرۆکێک بینی خۆی چاڵێنجێکە چیرۆکێک بینی وەربژێڕی خۆی چاڵێنجێکە بە تایبەتیش چیرۆکێک بینی کە دراما بێت تۆ زیاتر بیکەیت بە کۆمێدیا دەبێت بە دوو چاڵێنج کە تۆ بتوانی ئەو دوانە هەردووچی نەک تەنها بە جوانی زۆر بە نایابی بگەینی ئەمەیان بەڕاستی نەک تەنها جێگای دەستخۆشیە بەڵکو جێگەی شانازی پێوەکردنا. ینی نازانم پێم وایە خڵاتی شان و ئەوانە ئێستا لە کوردستان نادرێ بەڵام ئەگەر خەڵات هەبوایە بەڕاستی ئەوانە شایانی چەندان خەڵاتن بەهۆی ئەو گرنگیە یاخود ئەو بابەتە جوانە یان ئەو گۆڕانکاریە جوانێک کە هەخس بوویانە ناو بابەتەکە لە دراما گۆڕی بوویان بۆ کۆمیدیا وای کردبوو کۆمیدیاکە پێویستی بۆ چیرۆک هەبێت گرنگی بۆ چیرۆک هەبێت و وابکە کە بینەر بەردەوام بێت لە ناو چیرۆکەکە لە هەمان کاتدا کاریگەریش و گۆڕانکاریش لە کۆتایی چیرۆکەنەکات. کۆتاییەکە پێم وایە ئەگەر لێتان برسم زۆر زەحمەتە زۆر بەتان بیرتان بێتەوە کە دوایین جار کەی بوو لەبەر فیلمێک لەبەر شانۆیەک لەبەر هەر بابەتێک کە پەیوەندی بە هونەر ئەوانەوە بێ گریابن. بەڵام ئەم شانۆیە بەڕاستی تراژیدیاکەی کۆتایی یعنی من خۆم بەڕاستی لەگەڵی گریام و پێم وایە زۆربەی هۆڵەکەش لەو تراژیدیای کۆتاییەکەی فیلمێک بە چاوەکانیدا داهاتە خوارەوە. یعنی ئەوەی کە تۆ بتوانیت لە 2 سەعاتدا هەم کۆمێدیامان پێشکەش بکەیت هەمیش تراژیدیا و ئەو تێکەڵبوونی ئەو دوو ژانرش بەیەکەوە لە چیرۆکەکە نەک نەگۆڕێ بەڵکو جوانتریشی بکات چکە زۆر جار کە تۆ کۆمێدیا و تراژیدیا بەیەکەوە دێنیت لە هەردوو بابەتەکە تێک دەدەیت لەگەڵ یەک ناگونجێن بەڵام ئەمە نەک زۆر جوان بەیەکەوە گونجاون بەڵکو زۆر بەهێزتریشی کردبوو وای کرد کە تەواوی هۆڵەکە جۆرێک لە ئیمۆشنێکی تەواو جیاوازی بۆ دروست بێت دوای شانۆکە. خاڵشتر کە دووبارە پەیوەندی بە دەرهێنانەوە بەڵام شتێکی زۆر تایبەتەوە زۆر گرنگە ئەنجام بدرێت بە تایبەت لە بابەتە سینەماییەکان و شانۆیەکان ئەویش ئاستەکانە ئاستەکانی شانۆیە لەگەڵ دەتوانم بڵێم بەشەکانی شانۆ طبعاً خۆی ئاستی هەیە لە هەر شانۆیەک لە هەر فیلمێک چەند ئاستێک هەیە سەرەتا دەستپێکمان هەیە دواتر لووتکەمان هەیە دواتریش دابەزین ڕووداوەکانە و بەشیشی هەیە بۆ نمونە ئاکتی سەرەتامان هەیە ئاکتی ناوەڕاستمان هەیە و ئاکتی کۆتاییشمان هەیە. جا ڕێخستنی ئەوانە یعنی یەکەم جارە لە شانۆیەک نەک لە شانۆ لە سینەما و لە هەر بابەتێکی کوردی یەکەم جارە ئاوە بە جوانی ببینم کە ڕێکخرابێ دەبینیم لە سەرەتا ئینترۆدەکشنە ناساندنی چیرۆکە ناساندنی کارکتەرەکان ناساندنی ڕووداوەکان ڕوودا و ئەسلەکان چێوردن دواتر کۆنفلێکتەکان پیشاندا بڕ کێشەکان زیاد دەکات دواتر دەگەی بەچی دەگەی بە کلایماکس دەگەی بە لووتکە یعنی ئاخیرە تەواو دەگەی بەو قیمەیە کە وا دەکات وەک بڵێن کارکتەرە سەرچیەکە بێهیوا دەبێت کارکتەرە سەرچیەکە هەموو شتێکی ناخۆشی بەسەردێ ئیدی لە پاشی ئەوە دێتەوە سەر ئەوەی کە ڕووداوەکان بەرەو کۆتایی و بەرەو ئەنجامی کۆتایی دەچن ئەویش کە دەتوان بڵێم کۆنکلوژنە بە هەمان شێوە لێرە زۆر بە جوانی پیشاندرابوو نامەوێت سپۆیل بێ بەڵام ئەوەی کە کۆنکلوژنەکە بوو کە کۆنکلوژنێک بوو هەم زۆر تراژیدی بوو کۆتاییەک بوو هەم زۆر تراژیدی بوو هەمیش زۆر مانەدار بوو زۆر پەیوەست بوو بە تەواوی چیرۆکەکە و تویستێکی زۆر جوان و زۆر دەتوان بڵێم نوێژ بوو لە هونەری سینەماش تەنانەت نەک تەنها شانۆ لە سینەما و لە شانۆ یەکەم جارە ئەو تویستە جوانە بەو شێوازە جوان و گونجاو بەو لێڤڵانە ئەوە بە جوانی ببین. پێشتر باسمان لەوە کرد کە چەند گرنگە لە شانۆ و لە سینەمادا ئەکتەری نوێ بێتە ناو جا هێنانی ئەو ئەکتەرانە ئەو چاڵنجە دروست دەکات ئاخۆ ئەو ئەکتەرانە بەجددی ئەوەندە باشن ئەوەی لەو شانۆیە بینیم خاڵشتر لە بەلامەوە زۆر سەرنجڕاشیش بوو ئەویش ئەوەیە کە یەک ئەکتەر نەدی کە ڕۆڵی خراپی هەبێ هەندێک لە ئەکتەرەکان بەتایبەت نەک ڕۆلیان خراپ بوو یان بڵێن ڕۆژجارانەکەیان باش نەبێ زۆر نایابوون هەندێک لەوانە من خۆم کوڕەکەم زۆر بەلاوە نایابوو ئەوەی سەرلوولەکە کە هاتوو بە داوای کچی بابلۆ خزمەتکارەکە زۆر تایبەت بوو
کچی بابلۆ بە تایبەت لە کۆتاییەکانی ئەوەی کە تراژیدیەکەی دێتە ناو زۆر نایابوو خێزانەی زۆر نایابوو جا بەگشتی پێم وایە ئەگەروان تریش کە ناوم نهێنا بەڵام هەر هەمویان ئەوەی کە لەسەریان بوو نەک وەکو ئەوەی کە پێویست بوو کردیان بەڵکو بە زیادەوەش کردیان ینی شتێکی ئەوە جوانیان پێشکەش کرد کە پێم وایە نەک لە سینەمانەما بینی و بەڵکو لە سینەما و لە شانۆی جیهانیش کەمە بینراوە کەم ئاوە بە نایابی بینیمانە بەڵام ئەگەر یەک کارکتەر لێ بینە دەر کە کارکتەری سەرچیە ڕێشان پێم وایە بەلای هەمومانەوە بۆتە یەکێک لە خاڵە سەرچیەکان کە وای کرد ئەو شانۆیە زۆر سەنجڕاکێش بێت ڕۆژجۆرانی ئەو کابرایە بەڕاستی عەبقەریە یعنی گونجاندنی لەگەڵ ئەو کارکتەرە گونجاندنی لەگەڵ خودی بابلۆ تەنان شێوازی لاشەی و گونجاندنی لەگەڵ کەساتێک کە لە هەمان کاتدا بازرگان دەچێت و لە هونەرمەندیش دەچێت و ئەوەی کە گۆرانی شتەکانی گوت و ئاکتینگ و کۆمێدیاکەی تایبەت کە ئەو چوار وەکو 4-5ەکە وەکو ڕۆح دیار بوون لە کۆڵ نەدەبوونەوە ئەکتینگی لەگەڵ ئەوان لە بەرامبەردا لەگەڵ ئەوانی تر کە ئەو 4-5یان نەدەبینی خۆتان شانۆکە بین دەزانمە بەستم چیە ینی ئەو کۆمیدیای لەگەڵ ئەوان کردی یان ئەو ئاکتینگی لەگەڵ ئەوان هەیبوو ئەوەی کە درامسەکەی خۆی ژەنی ئەوەی کە هەندێک شوێن گۆرانی دەگوت بە تایبەتی کۆتاییەکەی ئەو تراژیدیایەکە کۆتایی هەمومانی خستە گریانەوە یعنی پێم وایە غەدرش زۆر گەورەیە ئەگەر نەڕێین ڕێشان ئێستا ڕقەمە لە کوردستان یەکەمە لە کوردستان لەگەڵ ڕێزم بۆ هەموو هونەرمەند و هەموو ئەکتەرانێک کە لەوانەیە هەندێکیان ئەزمموی زۆریان هەبێت زۆر زیاتر لە ڕێشان ڕۆڵیان جێڕابێت و ناسرااو بن بەڵام پێم وایە لە ئێستادا ئەوەی ڕێشان کردوێتی ڕقەمە و ئەوەی ئەو پێشانیدا تا ئێستا لە هونەری کوردیدا نەکەم بینراوە بەڵکو هەرگیز نەبینراوە جا پێم وایە زیادە ڕووی ناکەم ئەگەر بڵێم ئەو ئەکتینگانێک کە لەو شانۆیە بینیمان بە تایبەتیش هی ڕێشان هی ئەوەی لە زانکۆکان لە بەشی سینەما و شانۆ بخوێندێ پێویستە ئەناڵایز بکرێت و پێویستە باسی لێوە بکرێت ئەمەش دەمانگەیانێتە کۆتا خاڵ کە بەڕای خۆم تەنانەت لە ئاکتینگ و لە دەرهێنان و لە هەموو شتەکانی سەرەوەش دەتوان بڵێم هۆکاری گەورەتر بوو یان هۆکاری سەرنجتر بوو بۆ ئەوەی شانۆکە سەرکەوتوو بێت ئەویش ئەوەیە کە دەڵێ a good story always wins چیرۆکێکی باش هەمیشە سەرکەوتوو دەبێت طبعاً باسمان لەوەکە کە شانۆکە و چیرۆکەکە لە ئەسڵدا لە فەڕەنسیەوە وەرگیراوە باشمان لەوەکە کە چەند بە جوانی ئەدابت کراوە ئەوانە بەڵام خودی چیرۆکە هەڵبژارنی ئەو چیرۆکە بۆ شێوازە ئەوە تراژیدیا و کۆمیدیا و ئەوەندە گونجاندنی لەگەڵ کوردستان و پەیوەستبوونی و پەیامەکانی و ئەوەی کە مەبەستەکەی زۆر بە جوانی گەیشت و بە جۆرێک کە هەمومان خۆمان تێدا دەبینیەوە شتێک بوو کە دەتوانم بڵێم من خۆم دوای ئەوەی کە شانۆکەشم بینی تا ماوەیەکی زۆر هەربیرم لێ دەکردەوە چەندان خاڵ هەبوو کە لەوان لەگەڵ خۆم بگونجێن زۆر بە جوانی خۆت تێدا دەبینیەوە ئەو شانۆیە کاری تێدەکردی لەبەر ئەوەی وات هەز دەکرد کە هەندێک لە بابەتەکان باس لە تۆ دەکا ڕووداوەکانی کە لە ناو شانۆکە لە ناو چیرۆش شانۆکە باز دەکران هەمویان بە جۆرێک لە جۆرەکان لە ژیانی ئێمە ڕوویان داوە پێم وایە خاڵی یەکەم بوو کە وای کرد ئەو شانۆیە ببێت بە شانۆیەکی عەبقەری ببێت بە شانۆیەکی نمونەیی ببێت بە شانۆیە کە پێم وایە تا هەتایە شایانی ئەوەیە کە باز بکرێت و تا هەتایە پێویستە پێم وایە وەکو لە ئاکتینگەکەش باسم کرد هی ڕێشان کە شایانی ئەوەی لە زانکۆ بکنی پێم وایە شانۆکەشی ئەوەیە لە زانکۆکان باسی لێوە بکرێت لە زانکۆکان بکرێت بە جۆرێک لەوانە بەتایبەت ئەو بەشانێک کە ئەدەب و سینەما و شانۆ دەخوێنن پێویستە ئەو شانۆیە جۆرێک لە وانی لەسەر بخوێنێت و باسی لێوە بکرێت و ئەناڵایز بکرێت زۆر جار لە ناو کووردا بینیومە خەڵکانێک بەتایبەت بەم دوایانە فیلم بێنیشتمان هات خەڵکانی زۆر ڕەخنەیان لەوە گرت کە کۆتاییەکەی نادیار بوو بەڵام بەداخەوە کورد تا ئێستا فێرە کۆتایی نادیار نەبوو هەمیشە حەز دەکات کە کۆتاییەک بێتەوە بگات بە دەرەنجامەکە بەڵام ئەوەی لەو شانۆیە بینیمان بە هەمان شێوەی فیلمەکە کە فیلم بێنیشتمان بوو زۆرێک لە کۆتایی کراوەی هەبوو ئینتەرپریتیشن و لێکدانەوەی بۆ تۆ بەجێدهێشت دەیگوت تۆ خۆت بیر لێ بکەوە کە ئەو چی بەسەر هات وای کرد کە خودی بینەران کە هاتنە دەرەوە بیر لە چیرۆکە بکەنەوە جا کۆتاییە کراوەکان ئەوەندە گرنگیان هەیە خود گرنگیەکەی ئەو کۆتاییانە لەوەدایە کە تۆ دێتە دەرەوە بیر لێ بکەیتەوە نەک تەواو چیرۆکە لە بیر بچێت تەنیا چێژەکەی ما بێتەوە تەنیا ئەوەی کە تۆ دوو کاتژمێر لێ ویتە ناودا و حەدەسەکان بینی و ئیدی کۆتاییەکەی پێت گەیشت بێت نەخێر کۆتاییەشی کراوی وا جوان پێدەدات کە کاتە دەرەوە بیر لە چیرۆکەی بکەیتەوە جا پێم وایە ئەو کۆتایی ئەو شانۆیش بە هەمان شێوە کۆتاییەشی زۆر جوان بوو کۆتاییەکی کراوە بوو بەڵام کۆتاییەک بوو کە تەواو قایرکەر بوو هەرچەندە ئەو ڤیدیۆیە
ئەگەر درێژش بێت لەوانەیە لای ئەوە درێژ بێت بەڵام ئەوەندەی ئەگەر 1 سعاتیش باسی لێ بکەم پێم وایە حەقی ئەو شانۆیە نادەین لەبەر ئەوەی شانۆکە لە هەموو ڕێکەوە زۆر بە جوان و زۆر بەئیتقانەوە کرابوو بۆیە ئەگەر ڕێتینگێک هەرچەندە خۆم ڕێتینجی شانۆکانم کەم کردووە لێرە هەر باسی ڕێویوی شانۆم نەکردووە لای یوتیوب و زیاتر باسی فیلم و شتە سینەمایەکانم کردووە بەڵام ئەگەر تێکەڵی بە سینەماکانیشی بکەین ئەگەر ڕێتینگەش پێ بدەین لە گشت بابەتە هونەریەکان نەک تەنیا شایانی دە لە دەیە بەڵکو شایانی 100 لە دەیە شانۆیەکە کە شایانی بینینە هیوادارم شتی باشتی بەدواوە بێت هیوادارم ئێوەش بچن سەیر بکەن من و سام ئەحمەدم سوپاس